مامۆستایانی ئاینی ڕایدەگەێنن بەشداریکردنی هاوڵاتیان لە دەنگدان واجبە بۆیە پێویستە ڕۆژی 12/5 هاوڵاتیان بە گەرموگوڕیەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان بە دەنگەکانیان نەخشە و پلانی گەندەڵکار و ستەمکاران لە گۆڕ بنێن. کابرایە کە مادەم دەزانی زوڵم دەکە خراپەی دەکا یعنی تەعەدای دەکات تو چ ڕاستەوخۆ بە تو یان ئەتو یەکێکەوە دیفاع لەوەی دەکە ناڕاستەوخۆ و سەوتیت پێ بدەی دەنجی پێ بدەی گوناحت دەگاتێەوە ئەمانەتەکی زۆر گەورەی. مامۆستا فەتحی زراری یەکێکە لە مامۆستا ئاینیە دیارەکانی شاری هەولێر دەڵێت هەر کەسێک دەنگ بە کەس و لایەنێک بدا کە لەو باشتر هەبێت ئەوە بە پێی فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت خیانەت لە خوا و پێغەمبەر و ئیمانداران دەکات. بەتەکید ئەو کەسانێکی هەر دەبژێری دەبی مسلمان بن ئەوەی یەکە دوم دەبی کابرایەکی ئەمین بی دەبی کابرایەکی بە قووەت بی دەبی کابرایەکی شارەزا بی دەبی کابرایەک بی یعنی حیفز و ینی پارێزگاری بکە لەو ملەتە و لە ئەخلاق و ژیانی ئەو ملەتەی وەلەگەر ئەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ من استعمل رجلا وفيهم خير منه هەر کەسێکێکی هەر بەژێریتن لەوەی کە بکاتە مەسەڵەن پێشەوای خۆی گەورەی خۆی یان مەسەڵەن کار بەدەستی خۆی لەویش باشتر هەبی یعنی ئەو باشە بەس مادەم باشتر هەبی لەوی مادەم لەوی باشتر هەبی فقط خان الله ورسوله والمؤمنين ئەو خیانەتێکە خوا و پێغەمبەر و صلی الله علیه وسلم هەموو ئیمانداران کردە بەتەکید ئینسانی مسلمان دەبێت دەنگ بداتە خەڵکی دەست بە دەستنوێژی مسلمان ڕێک و پێک لەبەرەوەی ناکرێت من سەوت بدەمە ئینسانیش سمێ لەسەر حیسای من پارێ وەگری مەنسەبەش وەگری خراپەی پێ بکە. بەپێی چەندین ئاەت و فەرموودە ئاینی ئیسلام لەسەر مسلمانانی واجب کردووە نەهی لە خراپە و خراپەکاران بکەن و بیان گۆڕن بە باش و کەسانی ئەمین و دەستپاک و خواناس. کەسێکی کە لە ماڵەوە لێی دانیشتووە کەسێک کە پاڵی داوەتەوە کەسێک دەڵێتن خەڵک سار دەکاتەوە لەوەی کە نەچێ بۆ سندوقی دەنگدان نەچێ بەرەو دەنگدان بڕاتن بەڵێ ئەم واقعا ناگۆڕێت چا نابێتن. پێغەمبەری خوا لە فەرمودەیەکی جوانیدا دەفەرمێ من لم يهتم بأمر المسلمين فليس منه هەر کەسێک ئیهتیمام بە کاروباری مسلمانان و ئەم ئومەتە نەداتن بەڕاستی لەسەر سونەت و ڕێبازی ئێمە لای داوە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت هەر کەسێک لە ماڵەوە دابنیشێت نەچێتە دەنگدان بۆ ئەوەی ئەو واجبە شەرعیەی کە لەسەر شانیەتی جێبەجێ بکات بۆ کۆتایی هێنان بەو هەموو گەندەڵیە و زوڵم و ستەمە تاوانبار دەبێت. مسلمانان بەڕاستی وەکو واجبێک وەکو ئەرکێکی سەرشانیان کە بەشێک لە زانایانی ئێمە پیان وایە بەڕاستی بەشداریکردن لە ئینتیخاباتەکانە واجبێکی شەرعیە وەکو زانای پایەبەرز شێخ عوثەیمین و بن باز و ئەلبانی ئەمانە کە بە واجبیان داناوە بەڵێ دەبێت ئێمەی مسلمانان بەشداری تێدا بکەین لە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم بارودۆخە دژوارە ئەو هەموو تاوان و خراپەکاریە ئەو هەموو زۆڵم و ستەمە و ئەو هەموو ناعەدالەت و نادادپەروەری و نایەکسانیە هەیە بەڕاستی هەڵیگرین و نەیهێرین و نەمێنیە. بە بۆچوونی چاودێران و زانایانی ئاینی بەشداری نەکردنی هاوڵاتیان لە دەنگدان جارێکی تر ڕێگا بۆ ستەمکاران خۆش دەکات بۆ ئەوەی لەسەر حیسابی میلەت کۆشک و تەلار و vێلاکانیان گەورەتر و زۆرتر بکەن بەڵام ئەگەر هاوڵاتیان لە 12/5 بە دەنگەکانیان سزایان بدەن ئەوە بۆ هەمیشان ناویان دەچێتە زبڵدانی مێژووەوە لە ڕوودینیشەوە هاوڵاتیان ئەرکێکی شەرعی جێبەجێ دەکەن کە خوا و پێغەمبەر لە خۆیان ڕازی دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.